لە بەشەکانی دیکەی کوردستانەوە ڕوویان لەو شوێنە ئازادەی کوردستان کردووە هەڵسوکەوتی باشیان لەگەڵا ناکرێت. بۆ ئەم مەبەستە دەچمە لای ڕێزدار قادر نادر چالاکی سیاسی کە ئەوان وەکو گروپی حەفدەی شوبات سەردانی وەزارەتی دەرەوەی سویدیشیان کردووە بۆ بتوانن بە شێوەیەک لە شێوەکان ڕێگەیەک بدۆزنەوە گوشارێک دروست بکەن لەسەر هەرێمی باشووری کوردستان و دەسەڵاتدارانی باشووری کوردستان کە ژن و منداڵ و خەڵکی پیر و پەکەوتە و نەخۆشی ئەو کەمپە پێویستیان بە یارمەتی هەیە و ئەو گەمارۆیە بشکێنن. ڕێزدار قادر نادر ئەو کاتت باش. ئەو کاتت باش کاکیوە. ئێوە سەردانی وەزارەتی دەرەوەی سویدتان کرد. مەبەستان لەو سەردانە چی بوو و هەروەها ئەو زانیاریانەی کە ئێوە وەرتان گرتووە سەبارەت بە کەمپی مەخموور چین؟ زۆر سوپاسان دەکەین. دیارە ئێمە ماوە لە پێ ڕووداوەکان سەردانی وەزارەتی دەرەوە دەکەین لەگەڵیاندا دەنیشین بە خۆشحاڵیەوە وفدی وەزارەتی دەرەوە بەرپرسانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و بەرپرسی بەشی عێراق و تورکیا هەردووک لەگەڵمان دانیشتن. ئێمە باز لەو پێشلکاری ئەمەدیارانەی پارتی تورکیامان کرد بەرامبەر ئەو براکردانەمان لە باکوور و کوشتنی خەڵکی سڤیل لەلایەن فڕۆکەکانی سوپای تورکیا و سوستانی دارودرەکی کوردستان. بەڵام مژاری سەرچی ئێمە بەڕاستی بە ئامانجی ئەوە چوین کە چۆن هەوڵ بدەین ئێمە کەیسی کەمپی مەخموورکە لە هەموو سنوورە تێپەڕاندیە نزیک بە مانگێک بوو ئەو کات کە ئێمە چوین ئەو سزایان لەسەر بوو پێمان گوتن ئەوە تاوانێکی زۆر گەورەی ئەوانە میوانن ئەوانە پەناهەندەن لەلایەن UN-ەوە ئەوە دابینکراوە. چۆن دەکرێت ڕێگەیان لێ پشتێ کاتێکدا باز لە ڕۆژمان کرد کە 480 گەنجەکانیان لە شاری هەولێر کار دەکەن نەخۆشخانەیان لەو پەڕی خراپیدا ئێستا پلەی گەرمان نزیک 50 دوو پشکمات پێیان وەدەدا یعنی لە ڕەوشێکی زۆر خراپن. داوامان لێکردن کە نامەیەک بدەنە یەکێتی ئەوروپا چکۆوانە بەخۆیان لە لێژنەی یەکێتی ئەوروپاشدانا سیاسەتی دەرەوە نەتەوە یەکگرتووەکان و زۆر فشارمان خستە سەریان یعنی مژاری سەرچێسە ئەو بوو بەلای کەم هەوڵ بدرێ دەگەر لا یەکێتی ئەوروپا و نەتەوە یەکگرتووەکانیش ئەو کەیسە ناجوڵێنن بەڵام لەگەڵ کۆئارگەی حکوومەتی هەرێم قسە بکەن پەیمانیدا بەرپرسی بەش عێراقا ئەو دۆسیە بکاتە دۆسیەکی گرنگ. ئەمە چاوەڕێ دەکەین و لەم ڕۆژانە سەر لە نوێ نامەی دەدەینەوە هەموو پەرلەمانتار و هەموو بەرپرسە ئیداریەکان هاوکات ئەوەی لە ڕێی پەیوەندەکانی ئێمەوە پەرلەمانتاری پارتی سەپی سوید بڕیار وایە هەفتەی داهاتوو نامەیەک بداتە وەزیری دەرەوەی سوید. دوای ئەو بانک هێشتی پەرلەمانی سویدیش دەکاتن گفتوگۆ دەکرێت 20 دقە بۆ ماوەی 20 دقە تقریبا ئەتوانن گفتوگۆ بکەن لەسەر کەیسی کەمپی مەخموور و پێشنگاریەکانی مافی مرۆڤ کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئەنجام دەدرێت. بەڵێ ڕێزدار قادر نادر تراژیدی کۆمێدی نییە کە کورد پچێ پەنا بۆ وڵاتێکی بێگانە بووە کۆلەی پاڕێتەوە بۆ ئەوەی کورد یارمەتی کورد بدات. بەڕاستی ئەمە کارەسات نییە؟ ئێمە بە سویدەکانمان گوت زۆر هەست بە شەرم دەکەین کە ئەو داوایە لە وڵاتێک دەکەین هەرچەندە سوید لە ڕوانگەی مافی مرۆڤ بەس بۆ پێمان وتن یعنی هەست بە شەرم دەکەین کە هێزێکی کوردی ئەو ئابلۆقەیە دەخاتە سەر خەڵکی باشووری باکووری کوردستان لە کاتێکدا هەر بە خۆیان پارتی و ماڵی بارزانی دەیان ساڵ لە کەرەج و تاران و لە باکوور و لە شارەکان بوونا یعنی ئەوەیان دیوە پەناهەندەییان دیوە هاوکات ئەمە لێرەوە بڵێ زۆر بۆ ئێمە و خەڵکی کوردستان یعنی ئەو ڕاستە پارتی دیموکراتی کوردستان کردێ بەس ئەو پەڕی بێشەرەفی شەرمەزاریە لە بۆ پەرلەمانتارانی کوردستان لە کاتێکدا ئێمە ئاگادارین کە کەمپی مەخموور نامەیان ئاڕاستە سەرۆکی پەرلەمانی عێراق و کوردستان و هەمووان کردیە لەلایەک هەرچی ئێمە ناڵێن یعنی شتێکی پۆزەتیڤە کاتێک کە برا عەرەبە میوانە کەمپەکان لە کەمپەکانی کوردستاندان کە هەیەە داعش هەیەە شێخی عەرەبانە هەمومان دەبین لە فندقە ڕاقیەکانی هەولێر کەچی لەولای ئاوا مامەڵە دەگرین کاکی وە بەیانی ئەمە بە سویدەکانمان بۆ زۆر جێگای سەیرە کە ئەگەر دامانە ئەو حکایەتی پارتی کە ڕاستیش بێ لەسەر چێشخانەی فەوقە باسکە وتمان سوپای تورکیا ئەڵێ کەسی تر بووە حکایەتی سوپای تورکیا لەگەڵ حکایەتی پارتی دیموکراسی جیایە بەڵام ئەگەر واش بێت چۆن دەکرێت 12,000 13,000 کەس ژن و منداڵ سزا بدرێت. پێمان گوتن ئێوە کە لە سوید کە 2001 قاعیدا
تەقینەوەی لە ئەمریکا کرد لێرە وەزیری دەرەوە چوە ناو مزگەوتەکە پێی گوتن ئێمە مسلمانەکان برای ئێمەن، یعنی ئەگەر حکایەتی پارتیش ڕاست بێ بۆ دەبێت لە پای دوو کەس 12,000 کەس ئەوە بکرێەوە چ عەقڵێتێکی دواکەوتووە مامەڵە دەکاتن. ئەوانیش زۆر نیگەران بوون بە ئیتر پەیمانیان دەکە بە دوواچوونە سەکەی سەکە دەکەن، یعنی بەڕاستی ئەوەی پارتی دەیکا سنوور بەزە نەک پارتی دەیکا هەموو حیزبەکان لەو تاوانە بەشدارین لەبەر بێدەنجی ئەوانەوەی کردیا پارتی وا بەکەڵەگایی بکە بۆی ئەو تاوانە گۆڕانی چێتی نیشتیمانی هەرچی حیزبە لە ناو دەسەڵات بەشدارە هەرچی خەڵک کە بێدەنگەی، یعنی من بۆ خۆم لە شوێنی خۆم هەز بە شەرم دەکەم 12,000 کوردی پەناهەندە لە دۆزەخترین ژیان دەژین کەچی پارتی دوو هەندە ئابلۆغی خستیتە سەریان چەند شەرمە حەشدی شەعبی بواریان پێدەدا بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئاوا بە فاشانە مامەڵەیان لەگە دەکات. ئەمە هەمان ذهنیەتی جوولەکە و ئەڵمانەکانە کاتێ ئەڵمانەکان شکستی خۆیان لە جوولەکە دیتەوە هەموو جوولەکەیان قەتل و عام کرد، ماڵی بارزانیش بەس ماوە قەتل و عامی ئەو خەڵکەی باکوور بکەن. ئەگەنا بۆ دەبێت هەموو جار لە منملانەی سیاسیدا لە منملانەی سیاسیدا کەمپی مەخمور کە کەمپەشی سڤیلە بۆ ئەوان ببنە قوربانی ئەو سیاسەتە. هەر کەسێک تاوانبارە شتی قانونی هەیە بڕۆ لە کەمپەکە بیگرە بەڵام بۆ نییە 12,000 کەس زیندانی بکەیت سزای بدەیت و لە هەموو ئەوانش کارەزاتر هاوزمانی خۆت بی پەنای بۆ تۆ برد بێتن. ئەوەی پارتی دەیکا شەرمەزارکردنی یەک بێرێکی هەمومانە، یعنی خۆچێشەکە پارتی ڕاست ڕەفتارەکە دەکە بەڵام ئەو بێدەنجەی خەڵکیش ئەو بێدەنجەی میدیاکانیش ئەو بێدەنگی کوردانی باکوور شەڤاڵانیش لە بەرامبەر ئەو تاوانە یعنی بەڕاستی جێگای ڕەخنەیە. ئەمە پێویست دەکا لە هەموو ئەوروپا خۆپیشاندانی بکرێت سنوورێک بۆ ئەوەی ڕابەی پارتیدا بدرێتن کەوا مامەڵە لەگە 12,000 خەڵکی سڤیل دەکات. یعنی ئەمە ئەگەر شەڕی چەکداری دەکرێت ئەوە کێشەش هەندە ئەوە نییە بەڵام چۆن دەکرێت سزای سڤیل بدرێتن 12,000 کەس ئەوە تاوانێکی زۆر گەورەیە لە بێدەنجبوونی لە هەواڵانی پەکەکەوە لە هەموو حیزبەکانی کێیە پارتی وا دەکاتن، یعنی کاردانەوەکان لە بەرامبەر ئەرهابی پارتی هیچ نەبووە بۆیە ئەویش وا بە بێویژدانانە لەگەر ئەو ژن و منداڵانە دەکات کە من لە جێ خۆم داوای لێبوردنیان لێ یەکەم کە خەڵکی ئەو ناوچەما بەڕاستی زۆر تەئەسوف دەخۆن کاتێک لێیان ناگەڕێن لە بازگەی مەخمور تێپەڕێن. بەڵێ ڕێزار قادر نادر چالاکی سیاسی و هەروەها لە گروپی حەفدەی شوبات سپاس دەکەم بۆ بەشداربوونە لە بەرنامەی ڕابەدا. زۆر سپاس بۆ تەماشاوانانی هێژا بەرنامەی ئەم شەوی ڕابە پێکهاتبوو.